تیپی هونەری مناڵانی سلێمانی لە ساڵی 90 دامەزراوە تاوەکو ئێستا بە بەردەوامی ئەم تیپە لە هەر سێ بوارەکەی شانە و شێوەکار و مۆزیک بە کۆی گشتی کارێکی زۆرمان لە بواری هونەری مناڵان هەبووە بە کۆی گشتی توانم بڵێن نزیکی 30 شانۆیی و ئۆپەرەتی مناڵانمان پێشکەش کردووە چەند کورتە فیلمێک ئەگەر وەکو فێستیڤال سەیریکەین زیاد لە 200 بۆ 250 کاری فێستیڤال و ئاهەنگ و کۆنسێرتی مناڵانی مۆزیکیمان پێشکەش کردووە سێدی مناڵانمان تاوەکو ئێستا بڵاو کردوێتەوە ئەتوانم بڵێم نزیکەی 300 کلیپمان لە تەلەڤیزیۆنەکان کە زۆربەی ئەم هەمووشی ئەم کارانەی کە باسمان کرد هەر هەمووی بە دیاری بە خۆبەخش پێشکەشکراوە بە کەناڵە ناوخۆیی و کەناڵە ئاسمانیەکان من دڵنیام زۆربەی مناڵی ئێمە حەزی هەیە بۆ گۆرانی حەزی هەیە بۆ نواندن حەزی هەیە بۆ کاری هونەری بەڵام پێویستە کات تۆ جۆرە پۆڵێنێکی بکەیت مناڵی وامان هەیە لە بواری نواندن هەستەکەی ئەکتینی جوانە ئەتوانێت دەنگی بۆ نواندن باشە جوڵەی ئەحساسی دەم و چاوی ینی بە کورتیەکەی وەکو ئەکتەرێک دەتوانێت دەرکەوێت مناڵی کەشمانەیە ڕەنگە و لە ڕووی دەنگەوە زۆر گونجاو بێت دەنگی باشە زوو شتەکان ئەتوانێت فێر بێت گوێی مۆسیقیە هەشمانە لە ڕووی مۆزیکاڵە ئەتوانێت مۆزیک بژەنێ توانای مۆزیکی هەیە هەمانە لە بواری شێوەکاری و لە جوڵە و لە سەماعانی کاتە ڕاستە ئێمە لە کۆنسێرتەکان لە ئاهەنگەکان هەموو مناڵەکان بەشداری پێکەین بەڵام ئەوانەی کە دەنگیان خۆشە ڕاستەوخۆ گۆرانیان بۆ کرێ گۆرانیان پێدرێ ئەوانەی کە نواندنیان باشە کاری نواندنیان پێکرێ ئەوانەشی کە جوڵە و سەما خەیتە بواری جوڵە و سەما وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستی ئەمانە ئەو چوار وەزارەتەن کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە مناڵ و بە ئایندەی مناڵەوە هەیە بەڕاستی ئێڵێم بە ڕاشکاوانە ئێڵێم تاوەکو ئێستاش ئەو هاوکاری و ئەو پشتگیری کە هەیەە بۆ مناڵان زۆر لە پەراوێزایە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی بۆ نمونە ئەمە ئەم کارە شانۆیە و ئۆپەرەتەکان فیلم ئەو کورتە فیلمانی کە ئەیکەین ئەو ئاهەنگانە یا ئەو کۆنسێرتانی کە پێشکەشەکەین هەموو جارێ بە ئێمە تکای خوێنێ بکەین تاوەکو بڕێ پارەی زۆر کەم بۆ نمایشەکان ئاماداکرێ یا سەرفەکرێ ینی بڕپارەکە ئەوەندە کەمە کە تۆ ناتوانانی تەنانەت پێداویستی هۆڵەکەی پێدابینکەی ناتوانانی پێداویستی دیکۆرەکە یا ئەگەر ئاهەنگێک بێ بۆ نمونە تۆ کۆنسێرتێکەکەی لە چاڤیلان یا لە شاری یاری یا لە هۆڵێکی کراوە لە باخچەیەک تۆ بێگومان پێویستە بە کۆمەڵی ئامێری دەنگ و کۆمەڵی ئامێری مۆزیک و کۆمەڵێ پێداویستی تر هەیە کەمانە هەر هەمووی بەکرێ بە پارەیەکی زۆرە بەڵام ئەو بودجەیەک یا ئەو بڕپارە کەمەی کە بۆ ئیشەکان تەرخانەکرێ هەرگیز بەپێی پێویست نییە سێ جار نووسراوی ڕسمیمان چ بۆ بەڕێز وەزیر چ بۆ بەڕێوەبەرەتی گشتی چ بۆ بەڕێوەبەرەتی هونەری شانۆ ناردووە بە هەنجەتی ئەوەی هەر یەکیان بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری ئەڵێمە بودجەمان نییە بۆ ئەو ئیشانە جوابیشینێت تا ئێستا جوابمانە بە سەراحەت دێڵێم نووسراوەکەشیان لایە بەڕێوەبەرەتی گشتی تەمان ئەینێرێ بۆ بەشەکان یا بۆ ڕۆشنبیری مناڵان یا بۆ هونەری شانۆ هونەری شانۆ سەیرەکە لەوەیە بەڕێوەبەرەتی هونەری شانۆ ئەڵێ شانۆی مناڵ پەیوەندی بە ئەمە نییە ئەبێ بچێت بۆ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری مناڵان ڕۆشنبیری مناڵانی ژەڵێ ئێمە بودجەمان ینی لەم بەینەیە بەڕاستی ئێمە سەرمان لێ تێک چووە من بە سوپاسەوەی ئەڵێم لە ڕێی بەڕێز پارێزگاری سلێمانیەوە کە بودجەیەکی کەمی بۆ ئیشەکەمان تەرخان کرد وایە سەر کەوتۆتە سەر پێمانەوە کاری تیا بکەین ئەگەر ئەو بودجە یا ئەو بڕەپارەیە و ئەو هاوکاری بەڕێز پارێزگاری سلێمانی نەبووە ئەبووە ئێسمە بەڕاستی کەوتی نایەتە سوال و سەدەقەکردن یعنی من تێناگەم ئایا هونەر لەم وڵاتەیە بە سوال و سەدەقە ئەڕوا بەڕێوە هونەر بەم ڕووکردن ئەم کۆمپانیا و ڕووکردن ئەو دەوڵەمەند و ڕووکردن ئەم کەس و ئەو بەم شێوەیە ئیش ناکرێت هەستەکەم هەر هیچ نەبێ ئایندەیەکی گەشت من ئاسوودەم کە توانیمە بە خۆشەویستیی زۆرە کار بۆ مناڵ بکەم دەبا چەند کەسیش کەش بێنە پێشەوە چونکە بە چەند کەسێکی کەم بە چەند کادرێکی کەم لە بواری مناڵان پێگەی فراوانی مناڵ پێویستی بە خەڵکی ترە دەخواوەرە منی لەو خەوە خۆشە کردو بۆی پێم بڵێ نێویت چییە ببوورە بەقوربان ببوورە ڕەمەوە من ناوم ئێرین کامێرانە لە پۆلی پێنجم تەمەنم 10 ساڵە دەوری شیلانە بینم وەک لە دەورەکە شاوتم شیلان کچێکە کە باوکی ناهێڵێ بچێتە دەرەوە حەز ناکەوە ئەزانێ ئەو حەز ناکاوەکو مناڵێکی ئەسایی دەربچێت حەزەکە کومناڵەکانی دەوڵەمەندەکان دەربچێت شانۆگەرەکەمان ئەوە فێرەکە کە هەچ هەڵەیەک بکەین پرۆڤێتی ئەکەین خۆمان هەچ هەڵەیەکمان کرد بێت دوای ئەوە هەڵەکانمان بۆ ڕاز دەکاتەوە ئەڵێ جارێک ئەو هەڵەیە مەکەن ئێمەش تەبعاً بەگوێیەکەی چەند جارێکی باسی بابەتەمان تۆ جارە مناڵی نازانی بۆ نابێت بچیتە دەرەوە نازان
ناسە وەرە پێ بەرە حەوشەکە بە هەناسێکی پاک هەڵبژێ دەی